بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق یەکەم جارە ئۆتۆمبیلی کارەبایی ئەهێنرێتە عێراقەوە. ئەمڕۆ لە شاری بەغداد نمایشەکرێ و بەشێک لە باڵێز و لێپساوانی حکومی لە بەغداد ئامادەی ئەو مەراسیمەن. بێستون سەلام پەیامبەری کوردستانویست لەوێ ئەمانوێ زانیاری وەرگریم زانین بابەتی هێنانی سیارەی کارەبایی بۆ عێراق و لە ئێستادا لە سەراستی جانگرنگێکی زۆری پێدرێ. ئەگەر بێستون حاضر بێ ئەمەوێ پرسیاری لەکەم بێستون یەکەم جار ئۆتۆمبیلی کارەبایی دێتە عێراق و ئامادەکاریەکان چین لەوێ؟ بەڵێ بیلال بێگومان یەکێک لە هەنگاوە گرنگەکان بۆ ئەوەی پاراستنی ژینگە و کەم بەکارهێنانی سوتەمەنی یاخود هەر بەکارنەهێنانی سوتەمەنی ئەمە هەنگاوێکە کە جیهان یاخود کۆمپانیاکانی ئۆتۆمبیل دەینێن بۆ داهاتوویان کە ئیتر سوتەمەنی بەکارنێنن هەروە ئەو سوتەمەنیە دەبێتە هۆی دروستبوونی گاز ئەو گازانی کە خراپە بۆ ژینگە هەروە هەنگاوێک بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە. ئەمڕۆ یەکێک لە کۆمپانیا بەناوبانگەکانی جیهان ئۆتۆمبیلێکیان دروست کردووە کە لەسەر ئاستی عێراق ئەمڕۆ بۆ یەکەم جار لە بەغدای پایتەخت نمایشەکرێ کە بە ئامادەبوونی ژمارێکی زۆر لە بەرپرسانی حکومی هەروە دەوڵەتەکان لە ڕێی سەفیرەکان و کە ئامادەن. ئێستا ئێمە لە شۆڵەکەین کە ئەو میوانانە لە شوێنێکی ترن بۆ ئەوی بێنە ئێرە ئەو ئۆتۆمبیلانە پردەیان لەسەر دابرێ. ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی کە گروپی کۆمپانیاکان ئۆتۆمبیلە بەناوبانگەکان ئێستا دەیانەوێت لە عێراقدا بۆ پاراستنی ژینگەی عێراق بۆ پاراستنی ئەو دۆخەی کە هەیە لە عێراقدا. من ئێستا بەڕێز سەردار بێبانیم لەگەڵایەکە خاوەن یەکێکە لەو کۆمپانیا بەناوبانگانە کە ئەمڕۆ وەکو هەنگاوێکی گرنگ ناویانە بۆ چارەسەرکردنی دۆخی چ ژینگەی چ نەهێشتنی پرسی ئەوەی کە سوتەمەنی بەکار بێت و هۆکاری زۆر دروستەکە. کاک سەردار ئەم کاتت باش ئەمڕۆ چەند هەنگاوێک نراوە و مەبەست چییە لەم هەنگاوە؟ هەنگاوەکەمان سپاس هەنگاوەکەمان لە زۆکەوە دەستمان بەم کارە پیرۆزە کردووە ئەویش کە ئەوەیە چۆن سەقافەتی سیارەی عادی بگۆڕین بە هایبرد و بە کارەبا. ئەمڕۆ بۆ یەکەم جارە لە تاریخی عێراقدا کە یەکەم مەحەڵتەی کارەبادا دەندرێ لە ناو ئەم بینایی کە دەیبینی بۆ سیارەی جاکوار. بەڵێ ئاماژت بەوە کرد یەکەم مەحەڵتەی کارەبا دانرێ. باشە ئەمڕۆ پەردە لەسەر ئۆتۆمبیلێک لادرێت کە بە کارەبا فول کارەبایشەکە. ئەو ئۆتۆمبیلە چۆن خۆتەزانی عێراق گەورەیە هاتوو چۆ شەحنی لەکوێ مەحەڵتەی کارەبا دانرێت چۆن دانرێ هەنگاوەکان چۆنە؟ بەڵێ هەنگاوەکان زۆر بۆ ئێمە ئاشکرایە. ئەمە هاتووە وەکو نمونەیەک ئێمە لەوە باشترمان هەیە بۆ ئەمڕۆ کە بەکاردێ ئەو سیارەی هایبردە. ئەو ڕەنجڕۆڤەرانەی کە لە پشتەوە دەبینی ئەوانێکەوە لە کوردستان دەیان بینین و بێجگەل لە براندی جەکۆر لاند ڕۆڤەر سیارەی توێتاشمان هەیە ئەمە وەکو وەکیلی توێتە ئەوانە بە هایبرد ئیشەکەن واتە وایە هەر بۆ بنزینە بەڵام 160 بنزین کەمتر دەسووتێنێ. ئەمەمان هاورد وەکو ئەوەی کەوا تەحەدای ئەوە بکەین ئێمە دەتوانین کە خەڵک تێگەیشتنی هەبێلەوە. بەڵێ جارێ وەختی کارەبان نییە زۆر حسابمان بۆی کردووە بەڵام دەمانەوێت دەستی پێ بکەین دەست پێش خەربین لەگە وڵاتانی تردا و تەوقعم وایە هەر وەکو پلانی ئێمەش لە ناو گروپ ئینشاءڵڵا دوو مانگی کەم محەڵتەیە ترمانەیە لە ناو بەغادای دەنێین. ئاماژت بۆ کرد هایبرد لە 160 سوتەمەنی بەکار نایانێ. باشە هەنگاوی داهاتوو دوای هایبرد شەحنی کارەبایە کارەباتێتە مەیدانەوە؟ کارەبا وەختی نییە بۆ مەنتیقەی ئێمە. ئەوەی وەختێتی لە دوای هایبرد هایدرۆجینە. ئێستا خەریکی هایدرۆجینین. ئێمە وەکو براندەکانی تر هەمانەکە هایدرۆجین ئەمڕۆ حازرە ئیستیخدام بکرێ بەڵام کاری دەوێت لەسەر بکەین. ئەمە مەرحەلەی یەکەم وابزانم لەم کاتەدا هایبرد ئەوەیە کە بۆ هەمووان دەبێ هیچ بنیە تحتی تازەی ناوێ لەسەر ئەوەی هەیە دەڕوات. عێراقی هەمووانە بەڵام بۆچی لە هەرێمی کوردستان ئەم بڵین مەحەڵتەیە نەبوو یاخود ئەم افتتاحیە لە هەرێمی کوردستان لە سلێمانی هەولێر دۆک نەبوو؟ بەڵێ لە کوردستان دەست پێشخەر بووین لە 2010 یەکەم شۆڕیمی جەکوار لاند ڕۆڤەرمان کردێتەوە. ئێمە لە 2022ین. بوونی لە کوردستان و پاڵپشتی هەموو لایەنێک لە کوردستان بەڕاستی زۆر ینی ئەویان داوە کە ببێ ئەوەمان دروست کرد. الحەمدولillah ئەمڕۆ
لەوێش هەمانە سیاری هایبرد سیاری هایبرد لە هەموو شارەکانی کوردستانی شەیە لە هەموو شارەکانی عراقشمان هەیە بەڵام وەکو کارەبا داوای لێبوردنەکەم کارەبا یەکەم جار لێرە لە حکوومەتی فدرال بڕیاریان دەرکرد کە ئەعفای گومرک و تەجیلکردنی ڕقەمەکەی بۆ بکەن لەبەرەوە هاندەرێکە بۆ کاستمەر کە بیکڕێ تەمەنا دەکەین لەوێش بەم جوانە دەستی پێ بکەین ئەوش لە پلانە. زۆر سپاس بۆ بەڕێز سەردار بێبانی کە لەگەڵمان نابووی زۆر سپاس بەڵێ بیلال بێگومان هەنگاوی جیهان قۆناغ بە قۆناغ گۆڕینی سیستەمی ئۆتۆمبیل لە بانزین و گازەوە بۆ هایبرد دواتر بۆ هایدرۆجین پاشان بۆ کارەبایە وەکو سەردار بێبانی کە خاوەنیەکێک لە کۆمپانیا بیابانەکان کە خۆی وەکیلیانە ئاماژە بۆەکە کە هەنگاو بە هەنگاو دەنرێت بۆ ئەوەی ئەم ئۆتۆمبیلانە و سەرجەم ئۆتۆمبیلەکان کۆمپانیەکان بەرە قۆناغی باشترە ڕۆن بۆ ئەوەی ژینگە بپارێزن بۆ ئەوەی بتوان کەمترین سوتەمەنی بەکاربێنن چونکە بێگومان لای هەمووان ئاشکرایە سوتەمەنیەکان دووکەڵێک دروستەکە کە زیان بەخشە بۆ هاوڵاتیان لەگەڵ زیادبوونی ڕێژەی دانیشتوان.